بەناوی خودای بەخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ ذاتی پاکی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نەعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاکی پێشەوامان، نوری چاو و تاجی سەرمان، محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوای. سەلام عەلەیکم وڕەحمەت الله وبەرەکاتوه. خۆشەویستانم، ئازیزانی من، خۆشحاڵم ئەو زارە بە خزمەت ئێوەی قەدرگران گەیشتمەوە لە بەرنامەکەی خۆتان ڕێگای گەیشتن. ئێمە باسی ئەو خواردنانە دەکەین کە دڵمان پێ بە قووەت دەکا و دووری دێختەوە لە مردن و لە نەخۆشیش. باسی خواردنی زکرمان کرد، باسی قورئان خوێندنمان کرد، باسی ئیستیغفارمان کرد و باسی دوعاشمان کرد. ئێستا ماوە باسی ئەوە بکەین چۆن دوعایەکانمان قبوڵ دەبێت، یعنی لە چ کاتێک لە چ شوێنێک و چش بڵێم ئەو ئادابانە چین کە ڕعایەتی بکەم کە بتوانم دوعایەکەم 100% گیراو بێ و لە لای خودای گەورە مەقبوڵ بێت. طبعاً هەندێک کات هەیە ئەو کاتانە دوعای تێدا قبوڵە. مەسەلەن لە ساڵێدا ڕۆژی عەرەفە، لە مانگێدا مانگی ڕەمەزان، لە هەفتەدا ڕۆژی جومعە، لە ڕۆژیشدا لە سەحەر پێش نوێژی بەیانیە. بزانە سوبحان الله، خوای گەورە لە ساڵ ڕۆژی عەرەفەی داناوە، لە مانگ ڕەمەزانی داناوە، لە هەفتە جومعەی داناوە، ئەگەر ڕۆژیشە وەختی سەحەر و پێش نوێژی بەیانی داناوە کە ئەوانە دوعایان تێدا قبوڵە. هەندێک کاتیش هەیە دوعایان تێدا قبوڵە. مەسەلەن دوعا لە پاش لە وەختی بارینی باران قبوڵە. سبحان الله، ئەو وەختی کە باران دەباری دوعا قبوڵە، هەر دوعایەکی دەکەی قبوڵ. کەواتە بە فرسەتی بزانە کاتێک کە باران دەباری بڕۆ دانیشە و داوایەکانی خۆت لە ڕەب العالەمین بکە. و دوعا لە وەختی سوزدەدا قبوڵە. أقرب ما يكون العبد من ربه وهو ساجد فأكثروا منه الدعاء. پێغەمبەر دەفەرمی صلی الله عليه وسلم، دەفەرمی نێزیکترین کات بەندە لە خوای خۆی لە سوزدەدایە دوعای تێدا زۆر ئەنجام بدەن، دوعای تێدا زۆر ئەنجام بدەن. کەواتە لە سوزدەدا بەڕاستی جێی مەزەنەتی قبوڵبوونی دوعایە. خاڵێکی تر بین الأذان والإقامة، بینی بانگ و قامەت، کە بانگ دەدرێ هەتا قامەت دەکرێ عادەتەن بەیانیان 20 دقەیە، وەختەکانی تکە 10 دقەیە، ئیلا مەغریبی 5 دقەیە. ئەو کاتانە دوعا قبوڵە، چونکە پێغەمبەری خوا دەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام دوعای بینی بانگ و قامەت ڕەت ناکرێتەوە. الله، یعنی بەڕاستی وەختێکی زۆر سەمین و بەقیمەت و گەورەیە. بەڵام زۆری سبحان الله دەبینم ئەوانەی کە نوێژی جەماعەت دەکەن واللهی لەو کاتە بە قیمەت و گەورەدا غافلن. کاتێکی تریش دوبرە کولی سەڵاتین مەکتوبە، وەکو پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام لێیان پرسی ئەی دوعائی ئەسمع، چ وەختێک دوعا قبوڵە قبوڵ دەبی؟ فەرمووی دوبرە کولی سەڵاتین مەکتوبە، لە پاش هەموو نوێژێکی فەرز. تەمەن عولەما ڕەحمەتی خوای لێبی کە دەفەرمی دوبرە کولی سەڵاتین مەکتوبە دوو کاتیان داناوە، یان ئەوەتە لە تەحیات پێش ئەوەی سەلام بدەیەوە، یان پاش سەلام دانەوەیە. بۆیە ئینسان لە وەختی تەحیاتدا ئەو دووبارەشم کردیتوانی دووبارەی دەکەمەوە، پێشویش گوتم وەختی تەحیات کە تاو دەبی دوعای زۆر تێدا بکە، یاخود کە نوێژ تەواو دەبی ڕاوەستە هەرمەستە ئایەتە کورسیەک 33 سبحان الله، 33 الحەمدولله، 33 الله ئەکبەر و دوعای بکە. ئەو دوعاش لەو وەختی قبوڵە. کەواتە ئەو دوو کاتە زۆر مهمە کە ئینسان تێدا دوعای بکاتن.
خاڵێکی تر ئەوەیە کە زۆر ئیلحاح بکەیت لە دوعاە، یعنی نەک سار ببێەوە دەڵێ دوعام کرد و خوا قبولی نەکرد، نا ئەلحوا فی الدعاء. پێغەمبەر دەفەرمی زۆر زۆر بەردەوام بن لە دوعاەکانتان و بەردەوام دوعای بکەن، چکەمە وەزیفەی عوبودیەتە ئەمن ئەنجامی دەدەم. وەکو لە حەڵقەی ڕابردوو گوتم ئیمامی عومەر دەفەرمی ئەمە هەممی جوابی دوعام نییە، هەممی ئەوەمە چۆن دوعایەکە بکەم، چۆن بپارێمەوە، هەممی ئەوەمە. ئەوە گرنگە کەواتە یەکێک لە ئادەبەکانی ئەوەیە کە بەڕاستی ئەتوو یعنی ئیلحاح بکەی لە خوای گەورە. خاڵێکی تر ئەوەیە کە یەقینت هەبێ خوا دوعات قبول دەکات، بەو دڵێ بپارێەوە، بەو ڕوحەی بپارێەوە کە یەقینت بیخوا لێت قبول دەکات. ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. پێغەمبەر فێرمان دەکات دوعا بکەن یەقینتان بی کە خوای گەورە لێتان قبول دەکات. ئینسان بە چ دڵێک، بە ڕوحێک، بە زیلەتێکەوە ئینسان دوعا دەکات کاتێک کە بزانی خوای گەورە دوعایەکانی لێ قبول دەکات. پاشان ئینسان بە پاچی دوعا بکە، ئەنی بەدەست نوێژەوە دوعا بکە، ئەوە زۆر گرینگە. و پاشانیش لە ئادابێکی تری دوعا ئەوەی کە سێجار دووبارەیکەوە، هەر شتێک کە دەوێت 3 جاران دووبارەیکەوە. کاتێک کە دەڵێ خوایە لێم خۆش بە 3 جاران برێ خوا لێم خۆش بە. کاتێک کە دەڵێ خوایە دەفتەری ئەعمالم سپیکەوە لە گوناح 3 جار برێ. کاتێک کە دەڵێ خوایە ڕەحمم پێ بکە 3 جار برێ. کاتێک کە دەوێت حوسن خاتیمەت بە قسمەت بی 3 جاران برێ. هەموو دوعایەکان 3 جاران برێ. ئەوە ئادابێکی پێغەمبەریە صلى الله عليه وسلم لە دوعاکردندا. خاڵێکی تر لە دوعاکردن ئەوەیە کە دەست بەرز بکەیتەوە و بە حەمد و سەنای خوای گەورە دەست پێ بکەیت و بە سەڵەواتیش دەستی پێ بکەیت، ئەو زە دوعایەکەی بڵێ. ئەوەل جاری حەمد و سایەنایەک کە لائقی خودای گەورە بیت، کە دوعا دوو بەشە. دوعایەکەی بەس حەمد و سەنایە، ئەتوە بەس حەمد و سەنای خوای گەورە دەکەی، ئەوە دوعایە. دوعایەک بەشی دووەم دوعای تەڵەبە، داوای شت دەکەی، داوای پێویستیەکانی خۆتی ئی دنیا و قیامەتە لە خوای گەورە دەکەی. کەواتە ئەتوو ئەوەل جاری بە دوعایەکە چ دەست پێ دەکەی؟ بە حەمد و سەناکردن. حەمد و سەنایەک لایقی خودای گەورە بیتن. یا ربی لەکە الحەمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك. يا ربي لك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه، ملء السماوات وملء الأرض وملء ما بينهما وملء من شيء ما شئت من بعد. يا ربي لا أحصي ثناء عليك أنت كما أثنيت على نفسك. أو شيوانا بنا وزوانا كان يخوي قورا بباريوا. يا رحمن يا رحيم، يا غفور يا كريم، يا حي ويا قيوم، ويا بديع السماوات والأرض، ويا الله ويا الله ويا الله يا أرحم الراحمين. 3 جاران دووبارە بکەوە. پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام هەر کەسێک لە دوعایەکانی 3 جارم برێ یا ئەرحەم الراحمین دوعایەکەی قبول دەبێ. یان اسم الله الأعظم، اسم الله الأعظم يا حي ويا قيوم، ئەوانەی کە ئەو ئاەتانی کە اسم الله الأعظمی تێدا ئەوانە دووبارەکەوە. بەو شێوەی پاشان سەڵەوات لەسەر پێغەمبەری لێ بدا صلى الله عليه وسلم کە ئەو دوانت کرد، ئەو زە دوعایەکانی خۆت بکە. هەر چ دەوێ لە دنیا و قیامەت لە خوای گەورە لە خوای متعال داوا بکە کە ئەوەشت گوت، ئەو زە دووبارە حەمد و سەنای خوای گەورە بکە و سەڵەوات لەسەر پێغەمبەری لێدەوە صلى الله عليه وسلم. هەر دوعایەک بکەوتە بینی 2 سەڵەوات ئیلا ئەو دوعایە قبول دەبێتن. ئامزانە ئەو ئادابە جوانەی بەرامبەر کەعبە دانیشتووی، بەرامبەر قیبلە دانیشتووی، زۆر بە زەلیلی و بە ئینکیسار و بە زیلەتەوە دەستت برن دەکەی، هاواری خوای گەورە دەکەی، حەمد و سەنای دەکەی، سەڵەوات لەسەر پێغەمبەری لێدەی، ئەو زە حاجەت و پێویستەکانی خۆت بە خوای گەورە دەرەی، دووبارە حەمد و سەنا دەکەی و سەڵەوات لەسەر پێغەمبەری لێ دەدەیەوە صلى الله عليه وسلم. ئەم جۆرە دوعای یەقینت بێ خوای گەورە لێت قبول دەکات. خاڵێکی تر زۆر نانت حەڵاڵ بێ، چکە بەڕاستی نانی حەرام مانعی قبول بوونی دوعایە. دوو شت مانعی قبول بوونی دوعایە. دوو شت، یەکەمین ڕزقی حەرام، دووەمین قەتیعەتی ڕەحم. ئەو کەسەی کە هاموشۆی خزم و کەسی خۆی ناکە و یان لی ناپرسی، ئەم دوانە مانعی ئیستیجابەی دوعان. یەک لەوانە یعنی کە
ئەوەی بکەین بەڕاستی خاوێنی ڕزقەکەتە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سعدی کوڕی معاذ هاتەکەنی فەرمی یا ڕەسوول الله دەمەوێت دوعام قبول بی. فەرمی یا سعد ئەطب مەطعەمەک تەکون مستەجاب الدەعوە. خواردنت خاوێن و حەڵاڵ کە دوعایەکانت قبول دەبی. وفعلا سعد مەشهور بوو یەک لەو سەحابانە بوو هیچ دوعای ڕەت نەکراوە. سبحان الله پێیان دەگوت سعد مستەجاب الدەعوە، سعد دوعای یەکاو یەک قبوڵە. سبحان الله کەواتە بەڕاستی ڕزق زۆر مهمە. ئەوڕۆکە کە خەڵک هاوار دەکا دوعای قبول نابی بەڕاستی سەبەبێکی ئەوەی کە ڕزقەکانمان حرامە، ڕزقەکانمان حەڵاڵی کەمە بۆیە دوعایەکانشمان قبول نابی. ئەو زارە قەتیعەتی ڕەحم، سیلێ ڕەحم جێبەجێ نەکردن نە ئاگای لە خوشتیی، نە ئاگای لە برایتی، نە ئاگای لە خزمێکیتی، بەڕاستی ئەمەش هۆکارێکەکەوە دوعا قبول نابی. زارێکی سەلمانی فارسی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی دانیشت بوو لە مەجلیسێک فەرمووی کێ لێرە سیلەی ڕەحمی خۆی قەتع کردێ بە هەستی لە ناومان چونکە ئێمە دەمانوێت دوعا بکەین. جێم لێ پێغەمبەری بۆ عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمی کاتێک کە دوعا دەکەن ئەگەر سیلەی ڕەحمتان جێبەجێ نەکردبی دوعایەکە بەسەرتاندا دەدرێتەوە قبول نابیت. لە بەنسبەت حرامیش پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم باسی کابرایەکی غەریبی فەقیری لێ قەوما و لە سەحرایەکی لێ قەومایە هاواری خوای دەکە یا ڕەب یا ڕەب یا ڕەب بە هاوارم وەرە لێم قەومایە بەڵام دەفەرمێ زلکەکەی حرامە، خواردنەکەی حرامە، گۆشتەکەی بە حرام گرتێ ئەنا یوستەجاب لەه. چۆن دوعایەکەی لێ قبول بکرێت کە هەموو قەلبی حرامە، هەم خواردنی هەم خواردنەوەی هەم گۆشتەکەشی بە حرام گرتووە چۆن خوای گەورە لێ قبول بکە. دەکەواتە بەڕاستی ئێمە دەبێت زۆر زۆر ئاگامان لێبی لە کاتی دوعا دەکەین ئەو دوو خاڵە زۆر گرنگە. محاولە بکەین بەڕاستی ڕزقمان حەڵاڵ بێت چونکە ڕزقی حرام مانعی قبول بوونی دوعایە و قەتعی سیلەی ڕەحمیش مانع بوونی مانعی قبول بوونی دوعا. کەواتە ئینسان بەڕاستی با کاتە زێڕینەکانی وەختی قبول بوونی دوعای لەبیر نەکاتن. خاڵێکی تر ئەگە بمانوێت دوعامان قبول بی دوعای لە بۆ غەیری خۆت بکە، لە بۆ غەیری خۆت بکە. ئێستا مەسەڵەن لۆ کاک ئەحمەدی دەکەم کە دەڵێم یا ڕەبی خوایە لە کاک ئەحمەدی خۆش بە، خوایە عەفوی بکە، خوایە مۆفەق و سەرکەوتووی بکە، خوایە ناجحی کە، خوایە ئەوانی کە دەڵێم دوعایەکان مەلائیکەتێک لەسەر سرم ڕاوەستاوە دەفەرمی ئامین وەلەکە بمیثلیه. خوایە ئامین دوعای ئەو کابرایە قبول کە و چش لۆ خۆی داوا لۆ کابرایەکی داوا دەکە لۆ فلانی داوا دەکە ئەوشی لە بۆ بنووسە. کەواتە ئەتوو دوعایەکە چێ لە بۆ دەکە مەلائیکەتی دوعای قبوڵە، سەد لە سەد دوعای قبوڵە. دوعای توش قبول نەبی دوعای مەلائیکەتەکە قبوڵە. کەواتە تو قازان زت کرد. بۆیە ئەبوو دەردا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی دەفەرمی وەڵڵاهی شەو نییە بۆ حەفتا لە برایەکانی خۆم دوعا نەکەم. سبحان الله ناویان دێنی یەک خوای لە ئەبوو هورەیرەی خۆش بە، خوای لە معادی خۆش بە، خوای لە بیلالی خۆش بە، حەفتا سەحابەی ناو دەهێنا. تخوا ئێمە وای تخوا لە کاتی دوعایەکانمان لە غەیری خۆمان و ماڵ و منداڵمان کەسی کەمان لە بیرە بەڕاستی ئینسان کە خاصەتەن وەسعی موسڵمانان لەو پەڕی ناخۆشی و ناڕەحەتی دەبی ئەو وەختی دەبی هەموومان دوعا لە بۆ یەکتر بکەین و بە تایبەتی ئەهلی غەزە. بەڕاستی ئەهلی غەزە ئەوڕۆ دەبی هیچ کاتێک دوعا دەستمان برن کرد ئیلا باسی ئەهلی غەزەی تێدا بێ، ئیلا داوا لە خوای گەورە بکەیت کە بە بەهانای وانە و بە ناڕەحەتی وانە خوای گەورە نەجاتیان بدات. کەواتە بەڕاستی ئینسان لە کاتی دوعا دەبی هەست پێ بکەی یەک پارچین مە هەموو یەکین پێویستمان بەیەکە بۆیە دەبی دوعایەکانیشمان لە بۆ یەک بکەین. ئازیزانم بەڕاستی ئینسان کاتێک کە ئەو شعورەی بۆ دروست دەبی کاتێک کە دوعا دەکەی و دوعا بۆ مسلمانێک دەکەی سبحان الله هەرچی عقد و بغزە لە دڵت دامینێ بەرامبەر مسلمانەکە ئەگەر ڕق لە یەکێک دەبێتەوە بڕۆ دوعای لە بۆ بکە هەتا ڕق و قینەکەت بڕوا لە دڵی کە دوعا نیشانەی ئەوەیە کە دەمەوێت لە خۆشی دابی، لە بەختەوەری دابی، لە ئاشتی دابی، لە ئارامی دابی، لە خۆشگوزەرانی دابی. دەیکەواتە بەڕاستی ئەوە دوعاکردن لە بۆ یەکتری نیشانەی دڵپاچی و دڵ ئارامی و دڵ خاوێنی ئێمەیە. زۆر گرنگە با بۆ ئەوی دوعایەکەمان قبول بی با یەکتری لەبیر نەکەین، بەردەوام دوعا لە بۆ یەکتر بکەین و خاصەتەن کەسێک ئەگە باری کەوت بێ،
کەسێک کە ئەگەر خوا نەخواستە تووشی لاری و ناخۆشێکی بێ ئەو زۆر پێویستە دوعای لێ بکەیت و لە هەمووی گرنگتر ئەوەی کە نەزانی کە تۆ دوعای لە بۆ دەکەیت ئەوە گرنگەکەیتی خۆ پیاوەتی تێدایە ئەگەر کاگە ئەحمەد بەرێ مامۆستا دوعایەکەم لێ بکە دوعای لە بۆ دەکەم چونکە پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک ئیمامی عومەر چووە عەمرەی فەرمووی یا عومەر لا تنسانا من دعائك الله والله إمام عمر ده فرمي لو كلمة لا يشتيكم في خوش النبو لو كلمة النبي لا هم الدنيا كتسيت لا أو كلمة لكن لا هم يقورة تربو كفي قوتم پیغمبر عليه الصلاة والسلام أي عمر لدعاء كان لبير ما نكي براسي كسي كفي دلي قيدنا بلا مهم أو كفيت نلي بيدنا لي دعاء لبوكي بيدنا لي أتو لبيرد بي بيدنا لي أتو لغمي تو دابي كدعاء لبوكي خواهي قورة لنا راحتي ولنا خوشي ولا لسر مسركاني قتاري بكاتا زا عزيزانم براستي با إما وابكين دعاء كامان ريكو بيك بي با وابكين بو دعاءنا الضلو هيزو قوة بدات الضلمان بوي أم ضلامان زور روش بروش لروناكي ولمنوري دابي حتى بتواني بقاتا مقام إحسان مقام مشاهدة مقام نزيكي يا رب العالمين وزورج دعاء بكن هیچ کاتێک بەبێ دوعا مەژین کە بەڕاستی دوعا یعنی ژیان یعنی ئیسپاتی عبودیەت یعنی ئیسپاتی زیلەت و زەبوونی و بێدەسەڵاتی تو بەرامبەر خوای گەورە هەر کاتێکیش خوای متعال کە دیتی ئەو عەبدەی ئەوەندە زەلیلە ئەوەندە زەبوونە ئەوەندە محتاجە حتمەن خوای گەورە دەستەکانی ئەو عەبدەی بە سفری ناگەڕێنتەوە بەبێ ئومێدی نایگەڕێتەوە ئیلا دوعایەکانی قبول دەکا و هەمووشی لێ قبول دەکا يا ربي خوايا بحق اسمي عظمت بحق همنا وزوانا كانت يا ربي خوايا دعاء كما قبول بكي يا ربي خوايا دوما منور بكي دوما هيزو قوتك بديته بوي بقاته بو مقام برزاني كبو بند صالح كاني خدانا تاكو ديدار وبابتي شيتر بخوايا قورتان دسبرم السلام عليكم ورحمة الله وبركاته